من وەک بەڕێوەبەری نەخۆشخانە ژیانمان ناخۆشە گەر موچەمان نەدەنێت تەبعاان تو بۆ خۆ دەگەر مانگجارێک موچەوەەر نەگری تەڵەبەتە بێ یعنی چۆن ژیانەکە وڵە ژیانمان نییە ناوەڵە هەموو قەرزارین چۆن هەموو با ئێوەندەی نەخۆشی هەیە و چۆن بەعزە شتەکەیە لە توانامدا نەبوو کە بیکڕم کە موچە نەبوو بێ نییە مانگەک نییە ئی دوکانە قەرزارم کابراژ ناداتێ دەرێ زۆر کەوتۆتە سەرتوو دەرێ هەتا ئەوکەی کەم نەدەی ئەوەشن نادەمێ وڵی دای بابمەوە 4 مانگەنیان داوەتینی دوای ئەوەش بە خۆمەوە کە عملیاتم بژدێنەکەم هەرا لە پشتە بە قورآن هەموو مانجێ هەفتەی مانجێ بای 200-300 بەس عیلاج دەوێ نیمە بەخوای بیدەمێ بەڕاستەکەی کرێ خانوەوە دەدرێ نییە دوای ئەوەش بە قوربانت مۆلی دەدێ هەر نێبیدەمێ ئێمەش ئەگە فەقیر و هەژانە بن ناینە ئێرە وەنیا ئەوە 4 مانجی ڕێکە بەخوای دیناریان نەداوەتینێ ئەرێ وەڵاگە هیچی هەمووی پێویستی پێ نەبێ کەس ناتە ئێرە هیچی لە خۆشیان ناتە ئێرە یانەوە بە خۆم یەکە بخۆم بەخوا پیاویشتم هەموو دەزانێ پێ سەرخێزانشم ئارێ وەڵا هەمووی فەقیر و هەژارین کەس یعنی ئەوە نییە کە لە خۆشیان بێتە ئێرە وڵی ئێمە بێدەسەڵاتی یعنی حسابمان بۆ ناکەن حساب بۆ کارمەندێشتر دەکەن بۆ دکتۆرێک بۆ ئەوانەی کە ڕۆژێک ئێمە بایکۆتیش دەکەین حسابمان بۆ ناکەن یعنی کە بایکۆت دەکەین لە چاو هەموو کرێکارێک ئێمە شوێنمان دیارە خەستخانەکە پیس دەبێتن وێران دەبێتن بەڵام یعنی تا ئێستا ئەو 6 مانگ بوو مەعاشمە وەرنەگرت بوو بە زەحمەت پێیان دەین بازار حاڵ ئێستا 4 مانجکەی هاتەوە سەری 300,000 دیان بۆ دابین ناکەن وەزعمان زۆر خراپە بەڕاستی ئەمی ماڵ و منداڵ و کرێچیە و لە وزروفەگرانیە ئینجاکە 300,000 دابین نەکرێتن کۆمپانیایەکە پێشتر کرا بۆ لیستی ڕەشەوە حکوومەت بەڕێوەبەری گشتن دروستی ڕاستەوخۆ کردە سەر پشک بۆ ئەوی سەرپەرشتی بکە بۆ ئەمساڵ هەتا مانگی 6 موافقەی پارەکەی بۆ کردن کە هەمووی بەسەریەکەوە هات بەڵام ئێستا مانجی دێ لە مانج تا مانجدەوە 4 مانگە هیچ موچەیەکیان پێ نەدراوە بۆیە نووسراویش کراوە لەلایەن بەڕێوەبەری گشتی وەزارەتی تەندروستی لە ئەنجومەنی وەزیرانە بۆیە داواکارم لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کە تایبەتن بەم پرسە بە زووترین کات وەڵامی نووسراوەکە بدەنەوە بۆی بتوانین بژێوی ئەم کرێکارانش دابین بکرێت چون کە کرێکارەکان خۆتان نەزانن لەگەڵ خوێن و پیسایی و ڤایرۆسی نەخۆشخانەکان کارەکەن بۆ ئەوی ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان بەڵام بەداخەوە تا ئێستا حکومە نەیداوە ئێمە بەردەوام لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ فراکسیۆنەکان لە پەرلەمان هەمووی من بە شخصی تەلەفۆن لەگەڵ زۆر بەیان کردو جگە لە بەڕێوەبەریش کە خۆیان بە دوای کەوتون بۆیە داواکارم بە زووترین کات حکومەت نووسراوەکە لە ئەنجومەنی وەزیرانە کاک دکتۆر ئومێد سەباح سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە زووترین کات ئەو نووسراوە پەسەند بکەوە بۆ ئەوی بتوانین ژیانیان هەر ناموچەیەکیان بدێنە بۆی ژیانن حتمان ئەوان کار نەکەن نەخۆشخانە ناتوانێت بەردەوام بێت چونکە ئەوانە هەم کرێکاریشن هەم لەبەر ئەوەی مۆزەف و فەرمانبەرانیشمان کەمە لە هەندێکیان لە بەشەکان سکرتێری دکتۆرەکانیشن دوای پاکردنەوەکانی خۆیان بۆیە ئەگەر ئەمانە کار نەکەن بە تاکید نەخۆشخانەکە پەچی دەکەوێت ناتوانین خزمەتی هاوڵاتیانی شاری قەزای کۆیە بکەین.